الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان إيمان داران، سلامي خواهي قورتان لسر به. ئاینی پیرۆزی ئیسلام ئەو تاکە ئاینەیە یعلو ولا يعلى عليه، ئەبێ سەرکەوێت و سەرکەوتوش بووە و هیچ کات و هەرگیز هیچ فکرە و بەرنامەیەک بەسەر یاسەر ناکەوێت. ئاینێکە هەتا هەتاییە، ئاینی نەسرەت و عیززەتی مرۆڤایەتیە، ئاشتی و ئازادیە، عیززەت و نەسرەت و گەورەیە. ئینسان لە تاریکی شەوی کوفرەوە ڕزگارەکە بۆ ڕۆشنایی ڕاستە ڕێگەی ئیسلام و عیززەت و سەربەرزی دین و دنیا. خۆشەویستان، هەموو لایەکمان ئەزانین ئاینی پیرۆزی ئیسلام لە دێر زەمانەوە دژایەتی کرا و دژایەتی ئەکرێت و دوژمنانیشی هەر بەردەوامن، لە گاور لە جوولەکە، لە موشریک و لە کافر، لە مولحید و لە بێدین، لە عەلمانی و ئەتباع و زڕیاتیان بەردەوامن، بەڵام دڵنیابن الئیسلام یعلو ولا يعلى عليه. ئیسلام سەر ئەکەوێ و هیچ فکرێکی بەتاڵ سەر ناکەوێ بەسەریا. خوای تبارک و تعالی لە قورئانە بە موسڵمانان ئەفەرمێ، ئیمانداران موژدە ئەدا، ئەفەرمێت ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. لە سوورەتی ئالی عەمرانە خوا ئەفەرمێت سست مەبن، لاواز مەبن، خەفەت مەخۆن، بێتاقەت مەبن و لە ڕووخاو نەبن. ئێوە سەرکەوتووە بن، ئێوە بە عیززەت ئەبن، دینی ئێوە بەرنامە ئێوە بەرنامەیەکی متەکامیلە، بەرنامەیەکی تەواوە، سەر ئەکەون ئێوە دڵنیابن. ئەگەر ئێوە موسڵمانی تەواو بن، مەرجەکەی ئەوەیە ئین كنتم مؤمنین، ئەگەر ئێوە موسڵمانی تەواو بن. فەرقی بەینی مومین و موسلیم هەیە، دڵنیابن. خەڵک بەعام موسلیمە، زۆرێکی لە تەسیڕەکەی نووساوە مولیم، موسلیمیش نییە، مولیم، یعنی مولیمێک ئیمانی هەیە، چونکە شعائری ئیسلام، دەستوری ئیسلام، بەرنامەی ئیسلام جێبەجێ ناکا. خوای تەبارەک و تەعالی فەرمێت ئێوەی ئیماندار و موسڵمان بێتاقەت مەبن، ئێوە سەرکەوتووە بن ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بن. ئەگەر سەیرێکی مێژوو بکەین لە وەتەی کە ئیسلام هاتووە، فەراعینەکانی زەمانە، فیرعەونی سەردەمی پێغەمبەری خوا ئەبوو جەهل بوو، پێغەمبەری خوای فەرموو فیرعەونەکەی من لە فیرعەونەکەی موسا خەسیستر و پیسترە، نەکبەتتر و بەدبەخترە. ئەم فیرعەونە بە هەموو هێز و قووەتێکیەوە، بە هەموو جێش و جاشێکیەوە بەرامبەری پێغەمبەری خوا وەستا، بەڵام خوا ڕسوای کرد، خوا لە ناوی برد. خوا ئەوەی کە ئەو بەرنامەی بۆ داڕشتە بوو، خوا هەموو بەرنامەکانی بەتاڵ کردەوە. سەنادیدی قوڕەیش، جەزیرەی عەرەب، هەموو شەرق و هەموو غەرب کە پلانیان دانا بۆ پێغەمبەری خوا و ئیسلام و موسڵمانان چیان بەسەر هات؟ خەواریج لەناو ئوممەتا دروست بوو، پەیا بوو، زۆرێک لە ئەسحابی پێغەمبەریان شەهید کرد، بەڵام بەرگەی شەو و ڕۆژێکی موسڵمانانی ڕاستەقینەیان نەگرت. تەتار و مەخۆل هاتنە وڵاتی موسڵمانان، وڵاتی موسڵمانان وێران کرد، بەڵام دواتر بە ئیسلامەوە ڕۆیشتنەوە بۆ مەناطیقەی خۆیان، بۆ رووسیا، بۆ چواردەوری رووسیا کە ئەمڕۆ تەتار و مەخۆل بوون، ئیسلامیان گەیاندە تاجیکستان و هەروەها رووسیا و داغستان و
چیچان و ئەمانە کێ ئیسلامی بۆ بردن؟ ئەو تەتار و مەخۆلەی کە هاتن مسلمانانان کوشت، شاری بەغایان کاول کرد، کتێبەکانی مسلمانانان سووتان، ئەوەندە کتێبیان خستە دیزلەوە بەسەر کتێبە هاتوچۆیان بەروبەریانە کرد، بەڵام دواتر ئیسلامیان بردەوە، ئیسلامیان وەرگرت بە هیممەتی مەشایخی تڕۆ، بە هیممەتی ئەهلی عیرفان و خواناسان ئیمانیان هێنا بە بینینی ئەو هەموو موعجزە و کەراماتە لە مسلمان و ئیمانداران. خوا محافظەی دینی خۆیەکە. الئیسلام یعلو ولا یعلا عەلەیه. ئیسلام سەرکەوتووە بێ، هیچ دین و فکرێ بەسەرا سەر ناکەوێ. هاتن ئیسلام بڕۆخێنن بەڵام ئیسلامیان بردەوە. کەمال ئەتاتورک کە دەوڵەی خلافەی ڕووخان مسلمانانن پارچە پارچە کرد بەسەر ئەم هەموو وڵاتە بەدەستکیسەی ئەو فکری بزوتنەوەی وەهابیەت لەو سەردەما کە 50 ئەوەندە دەوڵەتی ئیسلام دروست بووە، هەرێکی عەمیلی وڵات و پیاوی وڵاتێکە وە کوردستانجان پارچە پارچە کرد لە بەینی خۆیانە. لەو کاتا کە دروست بوو پەیا بوو دەوڵەتی تورکیای دروست کرد، دەستوری ئیسلامی گۆڕی بە دەستورێکی عەلمانی، گاڵتەی بەو قورئانەیە کرد. ئەم قورئانە باتی تین و زەیتونەکە، تین و زەیتون کەی بە عەمەلی ئەوە تێکە بەڕاستی نەکەینە دەستوری خۆمان. خوا تووشی بەڵایەکی کرد، نەخۆشینەی کرد، چارەسەرەکەی هیچ دەرمانێک نەبوو تین و زەیتون نەبێ. الله ئەکبەر. إن الله يدافع عن الذين آمنوا إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. قرآن خوا ناردوێتە خوارەوە بە هەرچی عەلمانی سەر ئەرزە، بە هەرچی مولحیدی سەر ئەرزە، بە هەرچی بێدینی سەر ئەرزە، ناتوانن لێی زیادکەن لێی کەمکەن، دژایەتی بکەن. دەستوری گۆڕی، دینی گۆڕی، نەی ئێش لە وڵاتە بە عەرەبی بانگ درێ، بە عەرەبی نوێش کرێ، مەمنوع بوو قسەکردن ئیلا بە زبانی کولتوری خۆی نەبێ. بەڵام خوای تەبەڕەوای لێ کرد، تووشی نەخۆشینی کرد، تین و زەیتون دەرمانەکەی بوو کە ئەو گاڵتەی پێ کرد، چارەسەریش نەکرابووی. و هەروەها لە دوای خۆشی ئەو دینەی ئەو منعی کرد، لە دوای چەندین ساڵ خۆی دەنگ و سەدای الله ئەکبەر لە مزگەوتەکانی تورکیاوە دووبارە چۆن گەشتۆ پێیان ئاوا بەرز بوویەوە. خوا محافظەی دینی خۆیەکە، بە هەرچی عەلمانی و بێدینی سەر ئەرزە ناتوان جیادی دین کەن. الئیسلام یعلو ولا یعلا عەلەیه. ئازیزان و خۆشەویستان، قورئانی ئەفەرمێت يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. ئەیانەوێ بە فووی نەگریسی دەمبی خۆیان ڕۆشنایی و نوری ئیسلام بکوژێننەوە، بەڵام خوا تەواوکەری نورەکەی خۆیەتی با کافر و مشریک و ملحید و عەلمانەکانی پێیان ناخۆش بێت. خوا خۆی دینی خۆیە پارێزێت. هەر کەسە دژایەتی دینی ئیسلامی کرد بە زەرەری کردووە، لە پاشان کاڵەکی باش نۆشکاندووە، لە پاشان یان خۆی مسلمان بۆ خوا هیدایەتی داوە زانیوتی غەڵەتی کردووە، یا لەسەر ئەو کوفڕی الحادە مردووە، جەهەنەمی قیامەتیشی بۆ خۆی تاوداوە. ئازیزان و خۆشەویستان، 5 نەفەر لە مێژووی ئێمە لەم سەدەی ئێمە لەم سەدەی دوایینا کە زۆر دژایەتی ئیسلامیانە کرد، زۆر حاقید بوون بەرامبەر بە ئیسلام، زۆر سیخن و دەخەزار بوون بەرامبەر بە ئیسلام، خوای تەبارەک و تەعالا هیدایەتی دان و ئیسلامی خۆیان ئاشکرا کرد. ئەمە حوسنی خاتیمەیە بۆیان. یەکێک لەوانە ئەرنۆد فان دۆرن کە ئەمە ڕئیسی حیزبی حڕی فەڕەنسی بوو. ئەو کەسە کە یەکەم کەسێک بوو سوورەتی ناشرینی بەرامبەر پێغەمبەری خوا دروست کرد. لە 2013 لە تویتی خۆیان نووسی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. ئیمانی هێنا، چووە مەکە و مەدینە، لە بەردەم مەقامی ڕەسوول الله ڕاوەستا، یا ڕەسوول الله من تۆبە و پەشیمانم لەو هەڵەکە کردوومە. ئەمە ئیسلامە.
الإسلام يعلو ولا يعلى عليه أو يكيك لوانا بوكا زور دجي بيغمبر صلى الله عليه وسلم يكيك لوانا باب الإرسين كهندوسيك متطرب بو يكم كسيك بو قبي مزقوتكان إلى هندستان الرخان فتواي دابو الرخاني مزقوتكان مناركاني تيك دابا سيركا مسلمانان يكشت بلام لدواي أو كزاني دراسة إسلامي كرزاني هلايا مسلمان بو إيماني خويا إعلان كردو أشكرا كرد صد مزقوتي الرخان بلام بهزاران مزقوت دستي أو دروس كرايوا ببرياري أو بهمتي أو بولكنديكا قوري قصاويسي كري قصاويسي بو يك بولوانيكا بولاتانا أقراه ميزاني ولاتي وسرفكرا لبابا وفاتيكان وماتيكانوا بو أويك ولا أفريقيا وشو بقري خلقات المسيحي بلام دواتر دواي دراسي بو إسلام بو بيغمبر جاني بيغمبر وأصحاب إيماني هنا وتي لا إله إلا الله محمد رسول الله حتى ميزاني بوليان سندوا حتى سيارة بوجو بيان دا بوليان سندوا بلام خوي بقنا بارزاني أو ولاتانا لا أفريقيا ولا كوتيا أقرا بو أويكوا تبشيري مسيح ديتيابكا قرا إنجا ديسان بيامي إسلام ومسلمان وبيغمبري أقيان تالي يك ولا تالي سدستي هش صدكس ليك روجا مسلمان به يوران فان كلافيرن كبياوي دومي عزبكي متطربو يك بلواني كوار رسمي وبيغمبري خادرو سكر رسمي كاريكاتيري ويستي كتابك دانيا بناوي أو وكوا مسلمانان تيرورستن مسلمانان براسي هيج برنامج إنسانيتيانية ويستي كتابي داناقو قنبليك بري مسلمانان ابتقيتوا بلام خوا شرعي صدري كرت شرح الله صدره للإسلام من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا خوا جوره هداية دا كتابك دانا بناوي المرتد من المسيحية إلى الإسلام في زمن العلمنة والإرهاب أم كتابي دانا هل قراويك لمسيحية بو إسلام ومسلمانان لسردمي علماني وإرهابيتا دانيال شترايش يقول لواني كزور دشات إسلامية كلا سويسرا يقول لواني أيها الإسلام والإرهاب وجهان لعملة واحدة إسلام براستي إرهاب يكروي تنهاية بو عمليتك تنها كتجاتك لمرفاتية أما فكري بو أما بوشوني بو منعي أويك الكوا بانغ بدري لسويسرا بانغ برز بيتا ولا سويسرا منعي إيجاب بكريا أو يدشي إسلام بأم تجيبو بلام دواتر لنهاية وتيشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله إيماني هنا أشقزب ولو قرارا يك بوكا لوانيك زور دشاياتي أو قراريك بقوته بهي سواء أبي بانغ بدري آزادي بمسلمان بدري منع مسلمان نكري مسلمان آزاد بيه لتقوصي خويا لبرنامج خويا لشعاري خويا مديني باكي بيغمبر صلى الله عليه وسلم جذبي دشمنكاني شيكابو خوي بعد عدالة نقبة الريتون تيجي لقل أويشا أم بينز نفرا بمحقتا كإيمانا هنا مسلمان بون لا يزال بردوام هندكي براسي ناخبيسو دخزارو نقبتو بدبخ لكردو لعربو لفارسو لتركو لهمو جهة كان بردوام النتجات إسلام وآيني بلوث إسلام بيأوي إسلام زرركي لدابن بيأوي إسلام نار عتي كردبن بلام دشاتين بو إسلام بردوام بلام دنيابن يا لسرو كفران برن يان خواهي تبعو إداياتيان داوكو أمانة إقراركن برسي إسلام وفيروسي إسلامو كحقتيان بودرك كإسلام دينيك أبي ستاباي جيان بقريتوا يجي لا قصاويسي قيصرية كان روسيا لتازية لتوتيكي خويا عليه هاتشي كليساكاني إيمي فروشرا مسلمانان أي كرن أي كان مزقود
مسلمانان لە جمع و جەماعەتیانە لە شیعار و توقوسی خۆیانە لە بەرنامەی خۆیانە مزگەوتەکان ئاوەدانە قەرەباڵخە بەڵام ئێمە لە جەژنەکانیشمانە لە کاتە مناسبەکانی خۆمانە مەسیحەکان نایەن بۆ ناو مزگەوتەکانی ئێمە بۆ ناو کلیساکانی ئێمە ئەڕۆن بۆ سەر باڕ و نادی و شاریعەکان ئەخۆنەوە ڕەفاعەتی خۆیان دەرەبڕن ئیتر ئێمە چۆن دۆڕاونین دڵنیابن ئیسلام دوای چەند ساڵی تر هەموو ئەوروپا ڕووسیا دەگرێتەوە یەکێک لە قەساسی ئەمە لە تویتێکی خۆیان واڵێ ئازیزان و خۆشەویستان ڕێگری لە ئیسلام ناکرێت تازە بە تازە لە ناو میلەتی ئێمە چەند کەسی مولحید کتێبی دانا دژایەتی مسلمان پێغەمبەر ئیسلام حیجاب هەموو شتێکی کرد ئێستاش بەردەوام بە ئێستا طبعاً الله قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر ئەوەی کەوا لە دەمیان دەرەچێ کەمینەیەکە لە قین و بوغزیان بەڵام ئەوەی کە شاردویانەتەوە لەدانا زۆر گەورەتر لەوەی کە بە ئاشکرایەڵێن. خۆشەویستان ئێمە چەند جار و تومانە ئەم دەسەڵاتە هەموو خیانەتیان لەم میلەتە کرد خیانەتی نیشتیمانی سیاسی ئەخلاقی ئابووری دینیش کە لەسەری هەموو شتێکەوە کە یەکێک لە وەسیەتی گەورە پیاوانی ئەم میلەتە قاسم محەممەد دەرجاتی عالی بێ لە یەکێک لە وەسیەتەکانی خۆیان ئەفەرمێ قیاداتی سیاسی کوردی خیانەت مەکەن لە یەکتری خیانەتی ئاینی خیانەتی نیشتیمانی خیانەتی سیاسی خیانەتی ئەخلاقی بەڵام والله نە بەگوێی خۆیان کرد نە بەگوێی پێغەمبەریان کرد نە بەگوێی شەریعەتیان کرد نە بەگوێی پیاوە گەورەکانی ئەم میلەتەیان کرد خیانەتی نیشتیمانیان کرد خیانەتی سیاسیان بەردەوامە خیانەتی گەندەڵیان بەردەوامە خیانەتی ئابووریان بەردەوامە سیاسەتی برسیکردنی خەڵکیان بەردەوامە هەژارکردنی خەڵکیان بەردەوامە بەسەرووی ئەمەیشەوە دژایەتیان بۆ دین بەردەوامە بەڵگە هەیە لەسەرم شتانە بەڵام وەزارەتی حقوق و ئەوقاف یەکێتی زانایان ئەگەر نێنە سەر دەنگ لەسەر ئەمە والله لای خوا تاوانبارن لە پرسیاری پەروەردەی ئەم ساڵا بۆ پۆلی 12 کە پەروەردەی ئیسلامیە دانراوە پەروەردەی ئیسلامی یعنی یەزیدیتیان نیە مەسیحیتیان نیە گاوریتیان نیە جوولەکەیتیان نیە پەروەردەی ئیسلامیە ئەبێ پرسیارەکان ئیسلامی بێ لە کۆی 15 پرسیارە 10 پرسیاری لەسەر یەزیدیە 4 پرسیارە لەسەر ئیسلامە 1 پرسیارە لەسەر دیموکراتیە ئەمە چ مەلعونیە دایناوە چ ناخپیسێک دایناوە بەرامبەر بە ئەم میلەتە ئەتانەوێت بەمە دژایەتی ئیسلام بکەن کە لە پێشتە کردوتانەوە بەڵام وەرەدان چۆن سەر چەند کەستان ئازاد کرد جوێنی بە پێغەمبەردا کتێبی دانا دەرتان کرد بۆ خاریج پشتیوانتان کرد بەڵام دڵنیا بە خوا ڕسوانتانەکە خوای تەبارەک و تەعالا لەسەر دینی خۆی یەتە جواب کوا ئەتاتورک کوا ئەوەی بەناو قورئانەوە ئەم میلەتەی ئەنفال کرد ئاەتی قورئانی بەکاینا خوارد جێش و جاشی نۆغڕۆ کرد و بەناخی ئەرزابرد تۆ چیت چەند کەستان دروست کرد لەم وڵاتە باشکرا دژایەتی بەرامبەر مەم ئیسلامە بکە بەڵام خوا هەر بە خۆتان سووکی کرد ڕسوای کرد بەسە ئیتر بەسە خەڵک بێزارە لێتان واتان کرد لە خەڵک ئەو خەڵکەی کەوا گیانفیدا بووە نیشتیمان بۆ زبانی بۆ کولتوری بۆ خاکی خەڵکێک ئێستا وای لێ هاتووە ئەڵێ شەڵا کورد نەبوومایە بەهۆی ئەخلاقی ناشرینی ئێوەوە بەهۆی گەندەڵی ئێوەوە بەهۆی چەپەڵی ئێوەوە جا چ جای دینەکەشتان نەتانەوێ بەرامبەر دینەکە وا بکەن بەرامبەرمان ئەم میلەتە دینی لەگەڵ شیرا خواردووە بە تۆیەکی بەکرێگیراو زەرەرتە دڵنیا بۆ زەرەرتە خەسیرە دنیا وەلاخیرە بی ئەم میلەتە هەرچیت کرد بەرامبەری هەر قبوڵی کرد هەرچیت کرد بەرامبەر بە دین پێویستە لایەنی بەرپرس بێتە جواب شعردان لێ دژی ئیسلام کابرا یەزیدی ئەڵێ من ڕۆژانە 5 جار لەعنەت لە ئیسلامەکەم تۆ یەکەیتە بەرنامە تەلەبەی موسڵمان بیخوێنێ ئەمە چ یاسایەکە ئەمە چ دەستوورێکە ئەمە چ دیموکراتیەکە ئەمە چ ئازادیەکە خوای تەبارەک و تەعالا ئازادیتان لێ بچێنێ خوا جەرگتان ببڕێ خوا لێتان قبوڵ نەکەوە بەرامبەر بە ئیسلام واکەن پەروەردە ئەگەر پەروەردەی ئیسلامیە یعنی چی 10 پرسیاری لەسەر یەزیدی مەلعونە لەسەر شەیتان پەرسەکانە واکەن لە خەڵک بەڕاستی خەڵک حورمەت دەمێنێت لە وڵاتە ڕێز دەمێنێت لە وڵاتە
دینەکان ئاینەکان بەرامبەرێک شەڕ بکەن. ئێوە فیتنەن. چەند ساڵە مەسیحی و مسڵمان لەم وڵاتان کێشەیان نەبووە. کاتێک تۆ ئەمەکەی بەناو ئیسلامەوە ئەمەکەی بەرنامە دانەی بۆ لەناوبردنی ئیسلام، دینێک زاڵەکەی بەسەر دینەکە، مسلمان قبوڵی ناکا، مسلمان قابلی قبول نییە لای مسلمان، چونکە تۆ نانی بڕی خۆتی بڕی بەڵام قبول ناکا بەرامبەر بە دینەکەی. دینەکەی بەختەوەری دین و دنیای تایە، قیامەتی تایە، قەبر و بەرزەخی تایە، ئامادەیە لەسەر خۆی بداتە کوشت. بەسە ئاشاوە فیتنەمەنەوە لە وڵاتە. تەلەڤیزیۆنتان تەرخان کردووە ئەوەندە باسی لالشەکە، ئەوەندە باسی یەزیدیەکە کە خۆیشیان بە کورد نازانن. 5 دقە باسی ئیسلام و مسلمانان ناکا. خەڵکتان دروست کردووە جوێن بە سەلاحەدینەدا، جوێن بە ئەسحابی پێغەمبەرەدا. ئەڵێ سەلاحەدین چی کرد بۆ کورد؟ ئێوە چیتان کرد بۆ کورد؟ ئێوە چیتان کرد بۆ کورد؟ 9 قەرن سەلاحەدین دەوڵەتی ئەمەوی دروست کرد، دەوڵەتی ئەیوبی دروست کرد کە لە هەموو تاریخاڵن دەوڵەتی ئەیوبی دەوڵەتی کوردی ئیسلامی بووە. یانزە لە وڵات عمرەکانی کە یانزە وڵات ئەمری هەبووە 9یان کورد بووە. هەموو عالەم ئەڵێت کە سەلاحەدین قودسی ڕزگار کرد، یعنی هەموو عەرەب شاناسی بەسەر سەلاحەدینەکە کە کوردە. ئێوە چیتان کرد؟ ڕەواقیەکرانی دروست کرد لە میسرا کە هەرچی کوردە لە هەر وڵاتێک بڕا بە بەلاش خوێنێت، شوێن و ماوای بەلاش بوو. ئێوە چیتان کرد بەو میلەتە؟ ئێوە نانی میلەتتان بڕی، قوتی میلەتتان بڕی، مانگی 4 ماژی سێتان نەداوە. چیتان کرد بۆ میلەتە؟ ئەو میلەتە لە سایە و سێبەری سەلاحەدین و دین و ئیمانە دیفاعی لە وڵات و نیشتیمانی خۆیە کرد، زوڵمی قبوڵ ناکرد. ئەی من کوردم شانازی بە کوردایەتی وەکەم، بەڵام لە سایە و سێبەری ئێوە جوێن بە کورد و کوردستانەدا. ئامادەنی لە پێناو کووردا خۆی بداتە کوشت، ئامادەنی لە پێناو خاتیا خۆی بداتە کوشت، ئامادەیە دوژمن بێنێتەوە وڵات. ئەمە بەرهەمی ئێوە بوو، ئەمە بەرهەمی ئێوە بوو. چیتان کرد بۆ وڵات؟ ئازیزان و خۆشەویستان، بۆیە ئەبێ زۆر وریابین. تەلەبەکانمان، گەنجەکانمان، نەوەکانمان لە قوتابخانەکانە، مامۆستا بەڕێزەکان ئەبێ بێنە دەنگ، هەر مەلا بەرپرسنیە لەمە، ئێوەش بەرپرسن لە ئەهلی وەکو ئەهلی مزگەوت. ئەبێ قابلی قبوڵ نەبێ بەو خەڵکە بڵێن، بەو دەسەڵاتە بڵێن دەسەڵات بەسە، مامۆستایانی مەکتەب، پەروەردە، وەزارەتی پەروەردە بڵێن کی ئەم بەرنامەی داناوە، ئەم بەرنامە بەرنامەیەکی کوفریە، بەرنامەیەکە ئاژاوە گێڕیە بەرامبەر بەو میلەتە، بەرامبەر بە گەنجی و میلەتە. ئێمە مسلمانین، پەروەردەی ئیسلامیە، نەک پەروەردەی یەزیدی و مەسیحی. ئەگەر پەروەردەی یەزیدی قەیچیە کات 100 پرسیاری لەسەردانیە، پرسیاری ئیسلامیش لەسەردامانێ، چونکە پەروەردەیەکی یەزیدیە. ئەم پەروەردە پەروەردەی ئیسلامیە. چ پێویستە کات تۆ باسی یەزیدی و شەیتان پەرسی و مەسیحی و گاور جوولەکەی تا بکەی بۆ گەنجی میلەتەکەی من؟ خوای گەورە عاقبەتی مولایەکمان بەخێر بگێڕێ، لە گوناه و تاوانمان خۆش بێ، عاقبەتمان بەخێر بگێڕێ. خوایە لێت ئەپارڕێینەوە. وعدی خۆتە، وعدی تۆ ڕاستە. پێمانە فەرمی ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. بێتاقەت مەبن و سست و لاواز و بێهێز مەبن. ئێوە خەفەت مەخۆن، ناڕەحەت مەبن، سەرکەوتووە بن. ئەگەر مسلمان، خوای مسلمانی ڕاستەقی نەبین، خوای ئیمانداری ڕاستەقی نەبین، خوای زاڵمان کەی بەسەر ئەم دوژمنانە، بەسەر ئەم نەیار و ناعەزانە. خوای دینەکەی خۆت وعدت داوە، ئەی پارێزی پاراستوتە، وعدی تۆ ڕاستە، دینی ئیسلام سەرکەوتووە بێ. ئەوەی کە دژیان دینەیە ژێرکەوتووە و نەکبەتە و بەدبەختە. خوای هیدایەتیان بە، خوای هیدایەتیان بە، خوای هیدایەتیان بە. ئەگەر قابلی هیدایەتن، ئەگەر قابلی هیدایەت خوای ژێرە و ژووریان کە. خوای لەسەر ئەم دینە، لەسەر ئەم دینە لەم وڵاتی کوردەواریە کە ساڵەهای ساڵە خزمەت کراوە، پەیامی تۆ گەیەنراوە بە شەرق و بە غەربی، لەیرەوە دین ڕۆیشتە بە وڵاتان. خوایە کۆمەڵێکی مەلعونی خەسیسی 10,000 ئەیانەوێ ئەم ئاینە لەم خەڵکە بشارنەوە، ئەم ئاینە لەم خەڵکە ناشرین کەن. خوایە ناشرینیان کەی، خوایە لیان قبوڵ نەکەی، خوایە سووک و ڕسوایان کەی، خوایە لە ناویان بەری. ئەوەی دوژمنی دینەکەی تۆیە، ئەوەی بەرنامە بۆ گەنجە میلەتەدا ڕێژێ، ئەوەی وای کردووە لەم میلەتەکە وڵاتی خۆشی خۆش نەبێ، خوای لێ قبوڵ نەکەی. ئەم وڵاتەی کە بە هەزاران شەهید لە پێناوێ دراوە، ئەنفال لە پێناوێ دراوە، لە پێناوێ دەربەدەر بووین، کیمیاویمان بەسەرا کراوە. خوای لە پێناو ئازاد بین و بە ئازادی ممارەسەی دینی خۆمان بکەین، ئاینی خۆمان بکەین. خوای لەوانەی قبوڵ نەکەی وایان کردووە لەم میلەتە کە دژی میلەتی خۆمان بین، دژی وڵاتی خۆمان بین، وڵاتی خۆمانمان خۆش نەبێ. خوای لەوانەی قبوڵ نەکەی بەرامبەر بەم دینە پلانی خراپیان هەیە. یا ڕەبی خوای لە ئەپارڕێینەوە، هیدایەتمان بێ، هیدایەتی گەنجەکانمان بێ، عاقبەتی پیرەکانمان بخێرگەڕین. یا ڕەبی خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی.
يا ربي خوای ئەوەی منداڵی ساڵحی بەرێ ئەوەی هێدی ساڵنە خوای ئەوەی ساڵەکەی ئەوەی کێشە و گرفتی هەیە ئەوەی ناڕەحەتە ئەوەی مەشاکیلی هەیە خوای مەشاکیلی ئەوان و ئێمە چارەسەرکەی یا ربی خوای مەشاکیلی هەموو لایەکمان چارەسەرکەی دڵی هەموو لایەکمان خۆشکەی خەم و خەفەت و پەژارەمان نەیەڵی یا ربی خوای گیان بە ئیمانەوە بمان ژەنە بە ئیمانەوە بمان برنە بە ئیمانەوە زیندوومان کەرەوە یا ربی خوایە لێت ئەپارەینەوە بە ئیسمی عەسەمی خۆت یا ربی خوایە لە ڕۆژی قیامەتە لەسەر بردی سیرات ڕەسوول الله بمان ناسێتەوە وەک بەرقمان پەڕێنێتەوە بۆ سەر چیمەنەکانی بەهەشت بۆ سەر حەوزی کەوسەر بە دەستی مبارەکی و پێغەمبەر نازدار ئاوی کەوسەرمان بیتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و کەن ڕزگارمان بێ یا ربی خوایە لێتە پارەینەوە ئەوانەی داوا دوعای خێریان لێکردن ئەگەر نەخۆشیانە شیفا عاجل و فەلان بۆم لێرە گرفت و کێشانێ خۆیان بۆیان چارەسەرکەی مەشاکیلانە بۆیان حەڵکەی منداڵێنە منداڵی ساڵحیان بەرێ هەیان و ساڵنێ خۆیان بۆیان ساڵەکەی یا ربی خوای شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی شیفای نەخۆشی ماڵەوەمان بی دڵ و دەروونی هەموو لایەکمان ئاسوودەکەی ڕۆحمان ئاسوودەکەی شیفای جەستە و ڕۆحی هەموو لایەکمان بی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين